پێ فەرمێ واعتصموا بحبل الله جميعا. خۆ کە فەرمووی واعتصموا بحبل الله فەرمانە بۆ هەمومان، بەڵام کە ئەفەرمێت جەمیعان پێویستە هەمومان بە کۆمەڵ دەست بە دینەکەەوە بگرین. ئەم کۆمەڵکاریەتەیە کەوامان لێکا دینەکەمان بە قووەتر ببێ. من دێمە لای تۆ شتێکی تر فێرە بم لە عیبادەتەکانی تۆ دێتە لای من شتێک فێرەبی لەو کتێبانەی خوێندومەتەوە، هەردووکمانە چینە لای شخصی سێم لە ئادابیەوە فێرەبین، ئەچینە لای شخصی چوارەم سەیرەکەین زۆر بە زوهد و قەناعەتە لەوە شتێکی فێرەبین. ئەگەر تێکەڵ بە یەکتری نەبین هەر ڕۆشنبیریمان زیاد دەکات. ڕۆشنبیری ئێستای تۆ تەمەنت 20 ساڵە، ئەو ڕۆشنبیرەی تۆ ئێستا هەتە کە 20 ساڵی لە 20 ساڵیەکەی من زۆرتر ئەزانی. ئاەت و حەدیثە زۆرتر لە بەردەستایە. ئەو کاتێ ئێمە دەستمان بە ئیسلامەتی کرد بوو تازە مامۆستا عەبدولعەزیزی پارەزانی ڕەحمەتی خوای لێ بە کتێبی ژیانی پێغەمبەری مەزنی نووسی بوو بە کوردی. هەمومان کوڕی گەڕک پارەمان نەبوو کتێبێک بکڕین نسخەیەک کتێب. تۆ ێستا لەسەر ئینتەرنێتەتە لە مۆبایلەکەتە هەتە هەر ئەویشت نییە. تۆ ێستا سەرکەوتووترین کتێب کە ناوی گوڵاوی سەرمۆرە الرەحیق المەختومی مبارەک فوری کە لە مسابقەی نێودەوڵەتیە یەکەم بووە بۆت کراوە بە کوردی لە بەردەستایە. جگە هی مامۆستا محەممەدی مەلافایەقیان مامۆستایانێکی تر کە لەسەر سیرە نووسیویانە مامۆستا عەلی باپیر خەڵکانێکی تر هەمووی لە بەردەستایە. ئێبرا بە ڕێزەکەم باشە تۆ بۆچی ناخوێنیتەوە؟ بۆچی تێکەڵ بۆ کەسانە نابی کە ئەو دەرسی سیرەیاڵێنەوە؟ بۆچی خۆت ئیمتیحانێک ناکەی بزانی چەند لە سیرە ئەزانی؟ تۆ هەر خۆت وە ئەزانی. ئەنجا کە تێکەڵ بە خەڵکی تربی هەست پێکەی ئاستی تۆ لە خواروترە، ئاستی عیبادەتت، ئاستی خواناسیت، ئاستی زانستی شەرعیت، ئاستی دینداریت، ئاستی زوهدت، ئاستی کارکردنی ئیسلامەتیت، تێکەڵبوونەکەت ضروریە. خوا گەورە فەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. بر و تەقواکە چییە؟ غەیری فەرزەکانە. فەرزەکە هەر لەسەر شانمان هەربێ بیکەین، بەڵام کە بوو بە بر و چاکەکاریەکی ترە. ئەم جارە فێرکردنی ئیضافاتێکی ترە، شتێکی ترە. تۆ معنای الحەمدلله رب العالمین ئەزانی، بەڵام من کە بۆت باسکەم کە حەمد هەر مەدح و فەرقی هەیە لەگەڵ شوکرە، شتێکی تر زیاتر فێرەبی. یەکێککە بۆت باسەکە عالەمین یعنی چی؟ ئادەی کامێ ئەم هەموو عالەمەی کە هەیە. هەروەها لە حەدیثێکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تۆ عیبادەتێکەکەی تۆ نازانی ئێستا عیبادەتەکەت ڕاستەیانە، بەڵام کە ئەچیتە مزگەوت کە ئەچیتە ناو کۆمەڵێکی مسلمان خەڵکێکی تری لە تۆ زاناتر بە عیبادەتتر هەست پێەکەی کە عیبادەتەکەی تۆ کەمە یان نوقسانی تایە، کەم و کورتی تایە، تۆ ئاوا ڕاستیەکەیتەوە.